ئامادەبوانی بەڕێز میوانە خۆشەویستەکان بە ناوی ڕێکخراوی ڕۆشنبیرانی کورد بەخێر هاتنێکی گەرمتان دەکەین. هیواداری هەموو جارێ لەم جۆرە کۆڕ و بەرنامانە حەزورتان هەبێ بەشدار بن بۆ ئەوەی ئێمەش بتوانین باوەرێکی باشترمان هەبێ بۆی کاری جوانتر بکەین. دووبارە بەخێر هاتنی هەموو لایەکان دەکەین و زۆر سپاس بۆ کۆمەڵێک شاعیری خۆشەویست کە لە ڕێگای دوورەوە هاتوون بۆ سازدانی ئەم بەرنامە جوانەیە و سپاس بۆ بەڕێز کاک ڕێبوار ئالانی مامۆستا ڕێبوار ئالانی شاعیر، کاک هیوا ئەحمەدی شاعیر، خاتو سارا حاجی شاعیر و بەڕێز مامۆستا ڕێبوار ئیسماعیلی شاعیر و هەروەها کاک ڕەنج بەرزنجی و هەروەها کاک نەجمەدین بوقامشلی شاعیر. هەموو ئەو هونەرمەندە ئەم شەو لەم بەرنامەیەدا بەشدارن و مەجلیسی ئەم کۆڕەیە خۆشتر دەکەن و هەروەها بەدەست و پەنجە ڕەنجینەکانی هونەرمەندانی دەستڕەنجین کاک دکتۆر کاوە داوەری لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە بەشدارە لەگەڵمان و هەروەها بەڕێز کاک شاکۆ بەکر سنتورژەنی بەتوانە زۆر سپاسیان دەکەن ڕێگای دووریان بڕیا کاک بەتایبەت کاک کاوە کاک دکتۆر کاوە زۆر بەخێر بێ. کاک دکتۆر کاوە جگە لەوەی کە مۆزیک ژەنا چەندین ئالەتی مۆزیک دەژەنی، شمشاڵ ئەژەنی، باڵەبان ئەژەنی، سنتور ئەژەنی، تار ئەژەنی و هەروەها دکتۆری بواری دەرونیە و لە هەمان کاتیشتا خاوەنی چەندین کتێبە و هیوای سەرکەوتی بۆ دەخوازین سپاس بکەین بە چەند بووتەوە شعریشدا بەشداری ئەکە ئەم شەو لەگەڵمانە سپاس دەکەین و هەروەها زۆر سپاسی زۆر بەڕێز کاک بەرزان شازا بەرپرسی بەشی ناوەندی هونەری ڕێکخراوی ڕۆشنبیران دەکەین کە بەدەست و پەنجە ڕەنجینەکانی بە شێوەیەکی زیندوو لێرە پەیکەری مەولەوی بۆمان دروست دەکە. هیوای سەرکەوتنی بۆ دەخوازین زۆر سپاس بۆ مادیبوونی کە بەڕاستی ئەرک و مادیبوونی زۆری کێشاوە و لێرەوە دەمەوێت زۆر سپاسی برای بەڕێزم کاک گۆڤە ئەحمەد بکەم سەرۆکی ڕێکخراوی ڕۆشنبیران کە بەڕاستی زۆر هیلاک بووە ئەو دوسێ ڕۆژەی لێرە بە تەنیا کارەکانی کردووە دەستخۆشیە دەکەم و نامەوێ حەقی مادیبوونی برای خۆشەویستمان کاک پاشای دیجە بخۆین کە هەمیشە وەک بەرپرسی بەشی تەکنیکی ڕێکخراوەکەمانەوە لە هەمان کاتە هەموو کاتێک هەموو ساتێک بەخۆبەخشی توانیوێتی ئەرکەکانی خۆی بەزی بێلێ بێ لێرە خزمەتی ئەم بەرنامانەمان بکە. زۆر سپاس بۆ کاکە شاکۆ دەستخۆشی دەکەین و هەروەها زۆر سپاسی هەردوو کەناڵی کورسات و لە هەمان کاتە کەناڵی بیکەی فۆر کاک توانە عومەری پەیامنێر و هەروەها کاک شێموز دەکەین. زۆر سپاس بۆ حزوریان و ئومێد دەکەین ئەم شەوێکی خۆش ببینە سەر. ئێستاش کاک ڕێبوار ئالانی بەرنامەکەتان پێشکەش دەکا. مامۆستا ڕێبوار ئالانی خۆت و بەرنامە. ئێوارەتان باش، ئێوارەیەکی پاییزیتان باش. ئەم ئێوارەیە تایبەتە بە ڕۆحی پاکی مەولەوی شاعیر دەمانەوێت لەم ئێوارە کۆڕەدا یادی ئەو کەڵە شاعیرە نەمرە بەرز ڕابگرین. کورتەیەک لەسەر ژیانی مەولەوی شاعیر ناوی سەید عەبدوڕەحیمە کە نازناوی مەعدومی هەبووە، کوڕی مەلا سەعیدی تاوەگۆزیە. لە بنەماڵەی پیرخدری شاهۆیە. لە ساڵی 1806 لە گوندی سەرشاتەی ناوچەی تاوەگۆز لەدایک بووە. ژیاننامەی ئەم پیاوە نەمرە ئەم شاعیرە مەزنە هێشتا مناڵ بووە باوکی جێهێشتووە، باوکی ئەمری خوای کردووە. پاشان بۆ فەقێتی بۆ خوێندنی دینی زۆر شوێن لە شار و شارۆچکەکانی کوردستان گەڕاوە، بۆ نمونە هەڵەبجە
خانەقاکانی تەوێڵە و بیارە چووە بۆ شاری سنە دوای هاتۆتەوە بۆ سلێمانی بۆ مزگەوتی گەورەی کاک ئەحمەدی شێخ لە زۆر شوێن دامەزرا و مەلایەتی کردووە پاش ماوەیەک لە مانەوەی لە سلێمانیە چووە بۆ هەڵەبجە و لە قوتابخانەی شێخ عەبدوڵڵای خەرپانی لە مزگەوتی جامیعە دامەزراوە لە لای مەلا سادقی تەوێڵەی خوێندوویەتی دووبارە لە زۆر شوێن و مەکانی شارەکانی کوردستانە مەلا بووە و دامەزراوە و دەرسی وتۆتەوە و فەقی هەبووە و زۆر پەرتووکی جوانی داناوە و ئەو کتێبانی کە دایناوە زیاتر لەسەر عەقیدە و دینی بووە کۆمەڵە لە هۆنراوەی بە سۆرانی و بە هەورامیش نووسیوە کتێبی بە زمانی فارسیە ئەلفەوائح زۆر کتێبی تریشی هەیە لەوەچێ لێسایە نەکرێت بە تەفاسیلی ژیان نامە و ناوی کتێب و بەسەراتەکانی بخوێنینەوە ئەوە ناڵین لە ساڵی 1982 لە کۆڕستانی ئەسحابە لە گوندی سەرشاتە لە بەرزایەکانە بە خاک سپێراوە ئێستا ژێوە و شیعرێکی مەولەوی نەمر لە خوێنەوەی دکتۆر کاوە فەرموو ئیمشەو تەنیاوێ جەستەی زەبوونم دیسان سەرواز کرد دڵەی پڕهونم خەیاڵانی خاوم هاوردم بەردەم هاوار جەدەمەی هەناسەی سەردی زوو خاو گەشمە دیگی دەرووندا هونا و هورشاناش جەستەی زەبووندا ڕەنگە ڕەنگ 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 گوڵگون هونم ڕچەی برێشتەی کوورەی دەروونم چون دانەی سەرساوج هۆر ئامام جارجار جە تاوی دووکەڵ جە شەرارەی نار سۆزیام هەی سۆزیام وێنەی شوعلەی نور بێم سورمەی سوبحان ئاوەردەی کۆی توور من قەقنەس نەویم هابیم وە قەقنەس یەک جاریش ئەمشەو هاوبەرشیم جەدەس ئەوەند خەیاڵان بەردەم و دەروون پەی دووری یاران بەتەر بیم زەبوون ڕۆژە شەو پێشتر زار و زەلیلم ساقی ساجاومێ ئەمجار دەخیلم بدەر پێم نۆشکەم چون هەردە جاران وەڕەخمی گردین گرۆی مەیخاران ئێستا لایەن دکتۆر کاوەوە باس و خواسێکی شیعری مەولەوی فەرموو خۆشەویستانی و ئازیزان ڕێز و حرمەتێ لە خزمەتی هەمووتانە بەخێر بێن سەرسەر و سەرچاومان و هەروەها دەستخۆشی و سوپاسی ڕێکخراوی ڕۆشنبیرانی کوردەکەم بۆ ئەم هەلەکە داینا و پێکەوە لە دەوری یەک بە شێعرێک بە مۆسیقایەک بە هونراوەیەک کۆ ببینەوە و چێژێکی تایبەت ببین و لەم ڕۆژگارە پڕ ناحەز و پڕ نامۆیەدا بتوانین چەند کاتێک بە سۆز و بەدڵ ببینە سەر بنەما و مێژوی کورد کە سەیرەکەین پڕە لە شاعیر پڕە لە نووسەر پڕە لە هونەرمەند پڕە لە گۆرانی بێژ پڕە لە گەورە بێژەکان پڕە لە عاشقەکان مامۆستا مەولەویش کەسێک لەوانە بوو کە بەڕاستی عاشق بوو عاشقانە ژیانی گر لەگەڵ هاوسەریا یەکەیەکەی ئەو شاعیرە مەزنانە کە بوومانەوە ئەڵێن شیعرەکانیان بۆنی خوادا یەکەم جار ئەگەر عەشقی ئافرەتێک یان ژنێک لە دڵیانە نەبوو بێت ئەگەر خۆشەویستێکی تایبەتیان نەبووێ قەت نەیانتوانیوە بەخواش بگەن و ئەمە دیارەکە دەری شەخات ژن ئەتوانێت پیاویش بگەینێ بە خودا ئەمە حەقیقەتێکە
مامۆستا مەولەوی لە کۆتاییەکانی ڕۆژی ژیانیە بەهۆیەوەی کە چەند ساڵ پێش کۆچی جەستەی خۆی هاوسەری فۆتی کرد تووشی خەسارێکی زۆر گەورە و کەشەیەکی زۆر بوو. یەکێک لە کورتە شارەکانی باسەکات کوێستانان خاڵخاڵ بەفری ناچێتەوە، قیبلەم تۆراوە و ئاشتی نابێتەوە، کە قش سپیە بێت کە تەمەن ئەڕواتە سەر و بە دوایدا جوانی و جاهێڵی لە ناو ئەچێت و قەت ناگەڕێتەوە. ئەمە پێمان پیشانەدا کە لە کات و لە چرکەکانە هەتا هەین لەگەڵ یەکتر، لە ئامێزی یەکتر، لە بوونی یەکتر و لە ماڵێکدا ڕێزی یەکتر بگرین و هەتا ئەو ڕۆژانەی کە بوونمان هەیە ئاگامان لە دڵی یەکتر بێت. هەرمە بۆ نەشەوە شارێکی کورتی خۆم پێشکەشتانەکەم و هەر لێرەوە منیش پێشکەش یەکەم بە هاوژینی خۆشەویستم و پێشکەش بە ئەوەی بەڕێزیش. لەگەڵما دێت خەیاڵێک هەناوێک دام ئەبڕێت بە چرکە و بڕیارێک تاوێک، کۆرپە کۆرپە لان کە یەک ئەدوێنێ و دووری ڕێگا یەک لە مندا تێکەشکێنێت. پەیتا پەیتا خولیای نووسینم لە ناو ئەبات و دەنگێکی بلاوێن ئەنەخشێنێتە خەریتەی هەموو کۆڵانەکانی منداڵیم. لە مندا تۆیەک هەیت بە بانگەشەی بوونی هەتایی ژیانم، لە مندا ڕووبارێک هەیە بە ئامێزی هەموو ئاسمانەکانی نکۆتایی و بە دیاردەی بەهارێکی بێسنوور و هاوارێکی پڕشکۆ و دەنگێک پڕ لە جوانی. سپاسان. دەستکانێک خۆش بێ دکتۆر گیان. ئێستا بفەرمونون لەگەڵ ئامینە خان و بە سەندەقێکی شیعری. بە خێراتنی میوانە بە ڕێزەکانەکەم، منیش وەک ئەندام و چالاکەوانی ڕێکخراوی ڕێگەی ئازادی لە بەریتانیا زۆر پێش خۆشحاڵم کە بەشداریم کرد لەم کۆڕەیە. منیش بەسەرهاتەکانی شاعیری نەمر مەولەوی زۆر خۆشحاڵە بم. مەولەوی زۆر میوان دۆستە، ڕۆژێ لە پاوە میوانی دۆستێکی دەبێ، لەوێ دەمێنێتەوە، بەڵام دۆستەکەی خواردنی خۆشی ناداتێ. کاتێ دەگەڕێتەوە هەتاکو بڵین سەر دۆڵێک ڕەوانەی دەکات، ئەڵێ باشە بۆچی ڕۆیشتیت؟ من کاوڕێکم بۆ دانابووم سەری بڕم بۆت بیکەین بە کەباب و بیخۆین. ئەویش وتی وەڵا باشە من دڵت ناشکێنم ئەگەڕێمەوە لەگەڵتا. لەبەر گەڕایەوە لەگەڵیان ناچار بوو دۆستەکەی کاوڕەکەی بۆ سەر بڕی و بە یەکەوە برژانیانەوە شەوە خواریان. زۆر سپاس. جارێکیان مەولەوی لە سلێمانی لە مزگەوتیشی عەبدولقادری مجاهید خۆی حازر دەکرد، لە سلێمانی خۆی حازر دەکرد بۆ نوێژی مەغریب. فەرەنجەیەکی لە بەرا بوو، فەرەنجەیەکی درێژی لە بەرا بوو، بەرەو مزگەوتەکە بەڕێ دەکەوت. لەوێ کە گەیشتە مزگەوتەکە پیاوێ پێوت فەرەنجیەکەت فڕێدە نێژی پێوە نییە. ئەویش یەکسەر فڕێدا و نێژەکەی کرد. لە دوایە کە لە نێژەکە لێبووەوە پیاوێک پێوت باشە ڕاستە فەرەنجیەکە دوا فڕێدا و نێژی پێوە نییە. وتی نەوەڵا نێژیشی پێوە بوو پاک بوو، بەس هەتا ئەوم تێ ئەگەیان نێژی مەغریب و عیشاش مەچوو. زۆر سپاس بۆ ئێوە. فەرموون ئێوە و کاگیوە ئەحمە و چەند وتەیەک. کاگیوە فەرموو. کاتتان باش، هەموو لایەکتان بەخێر بێن. بەڕاستی خۆشحاڵ و بەختیار و بەختەوەرم جاریشکە لەگەڵ کۆمەڵە میوان دوو لە خاک و نیشتیمان ئەم جاریان لە دیداری مەولەویدا لێرە کۆبووینەتەوە. بەڕاستی جێگای شانازیە لێرەوە خاوەندارەتی لە شعر و لە هۆنراوە و لە زمان و ئەدەبیاتی کوردیەکەین هەرێک لە گۆشەنیگایەکەوە. ئەمێ ئەوە ڕاستکەمە من شاعیر نیم، من ڕێبواری تیونی ئازادی ئەدەبیاتی کوردی و شعر و هۆنراوەکانم و ئەمێ خاوەندارەتی لە وتمان و لەوانە بکەم، بۆیە هەمیشە ئامادەم لە هەموو شوێنێ وەک ئەندامی کۆنگرەی نەتەوەی کوردستان، وەک ئەندامی بەڕێوەبەری ماڵی کوردان لە شاری لێدت و ئەندامی ڕێکخراوی هێواشاران جگەلەوەی چالاکانیشی مەدەنیم بۆ خزمەتکردن و پشتیوانی لە گەنجان و ناوانی دوورە وڵاتم. بە شعرێکی مەولەوی دەست پێ یەکەم.
بەڵام معدوم هەر دیدە چۆژوەردن نائیلاج خامەش و دەستگیرکردن پەلپەل پێکان پەل وە خامەدا یەکفەر ڕقم کرد وە ڕووی نامەدا ئیدی دەیدڵ دێوانەکەی وێت نەبێخی ئاودا مێگڵ و پەرێت دیارە قسەکردن لەسەر ئەم کەسایەتیە مەولەوی پێم وانێ ئێمە بتوانین لێرەدا لە 2 سەعاتێکا چەند کەسێ بتوانین پێناسەی ڕۆژێکی تەمەنی ئەو بکەین ئەو لە 800ەکانە باسی ئەسەی کردو و باسی خۆشەویستی و عەشق و وەڕێزگرتن لە مرۆڤایەتی و لە ئاین و لە نیشتیمانی کردووە ئەوە ئەکرێ بۆ کۆڕبەندێک بێت بتوانین پێناسەی ئەو کەساتێک بکەین ئێمە تەنها ئەوەی کە لەسەرمان بووە وەکو دیدارێ یا باڵین وەکو یادگاریە یا وەکو بیرەوەریە بچینەوە بەناو مێژوو ئەم کەسایەتێدا ئێمە تەنها وەکو یادگاری لێرە ئامادەین ئەینا توانێ ئەومانەیە وەکو کەسایەتی ئەکادیمی زانستی وەکو کۆربەندێکی گەورە بتوانین لەسەر ئەم کەسایەتێ بدوین چکار نە کتێبێک و نە دوان و نە فیلمێک و نە شانۆیەک ناتوانێت پێناسەی ئەم کەسایەتێ بکە تەنها ئێمە لە بەدەم ڕۆحی ئەم کەسایەتە ئیمڕۆ سەری ڕێز و نەوازی بۆ ئەو قەڵەمە و سەدەم قەڵەمان و شاعیرەکانی مێژوو گەلەکەمان دانەوێنن کە توانیوانە گەلەکەمان لە بێت دەوڵەت و بێت بگەنە ئەم ئاسە ئەوە شعر بووە بۆیە شعر لای منی هیوا هەمیشە وەکو هێزێکی کاریگەر وایە بۆ گەل و نەتەوەکەی پارێزگاری لە زمانەکە داگیرکێ دەتوانێت خاکەکە داگیرکە دەتوانێت خۆت بەرێ دەتوانێت ئالانی بەرێ کاکە دکتۆر بەرێ شێ بەرێ بەڵام ناتوانێت شعرەکان و زمانەکەی ناو ڕوحی بەرێ بۆیە هەمیشە ئەوان جێگای ڕازین شانازین و هەمیشە جێگای فەخرن سپاس بۆ هەموو لایەکتان سپاس بۆ ئامادەبوونتان ئێستاش فەرموون لەگەڵ مامۆستا ڕێبواری ئیسماعیل ئەم کاتتان باش ئێوارەی شعیر و جوانیتان باش خۆم بە خۆشحاڵ ئەزانم کە ئەمڕۆ لە خزمەتی ئێوام خۆشحاڵترم لەوەی کە ئەم هونەر دۆستانە ئەم شاعیر دۆستە جوانانە لێرە کۆبوونێتەوە هەمووان پێکەوە گوێ بۆ شعر ڕادێرین گوێ بۆ وشەکان کام وشەی جوانە لە ناخی دڵمان نایچێنین کام وشە جوانە وەکو تابلۆیەک لە ژوورەکانە هەڵێ واسین و هەمیشە لە ناخی دڵی خۆمانەوە پێشکەشی ئێوە یەکەین هیوادارم من بتوانم بە هەندێک لە شعرەکانم بسمە ناو دڵی ئێوە و ئێوەش چێژ لە شعرەکانی من وەرگرن فەرموو ئەڵبەت ئەمڕۆ هەموو جارێ لە کۆڕە شاعیرەکانمان بە قەسیدەی دوور و درێژ بەشداریم کردووە ئەمڕۆ حەزم کرد تەنها بە شیعرە کلاسیکی و لیرکەکانم بەشداری کەم چونکە ئەوانیش بەشێکن لە من تەنها قەسیدە بەشێک نییە لە من دوولبەری هۆڕی ڕەنگ پێشکەشە بە هاوسەرە خۆشەویستەکەم هاناخان
نەمانک لە ڕۆی تۆ جیایە نەمانگ لە ڕۆی تۆ جیایە نە ئەستێرە لە نیگارێت نەجریوە لە سەدای تۆ سیوەی لە چاوی خومارێت شەماڵ ناگا بە هەناسەت گزنگە تیشکی چاوی تۆ باڵات نەمامی دڵویسە و لەنجە دڵ ئەبا لەسەر خۆ وشت هەنگوینی لێ تاڵە ددانت ڕەنگی مرواری لێوانی دوێنەی پەڕەی گوڵ موژەت بەستوویە قەتاری هێندە وەسفی جوانیت ناکەم کچێ نەبا بدناسنەوە لەم زەمینە لە من ونبی لە جێ حۆری بتگوازنەوە کەسوور ماوە سەری کاسم غەرقی نهێنی چاوانتە بارەکەڵا لەو کەوانەوە هەمیشە دڵ لەلاتە کام گوڵاڵەی پڕ لە ئیشوە شەو نمی داوە بە گۆنات سەرنجبەری بەتاسەوە هیوای دڵ جێگیر بووەلات پێی نازانی چەندە جوانی کە بە چاوانە دەڕوانی عالەمی خودات شەیدایە تا مەزروعتن بە پەنهانی لەگەڵ ئاسۆی بەیانیانە کاتێ سەری وە دەردێنێ هیواکانم وێڵن لە دوات پەرتەوازەن لەگەر شوێنێ هەر وەسفێک من لە تۆ بیکەم گەر پەریبی هێشتا کەمە چونکە لێم بوویتە قیبلێ ئەش لەسەر دڵم مەکەی نما زوڵفت وە خەیاڵم ئاڵۆز مەستی لێوتم بەبێ بادە گەر جارێک ویست بێ بۆ لام چاوم مەکەم بەڕێ و جادە تۆش بە هەنگاوت هێدی بێ لە ناو چەقی جادەوە نەیتە کەناری چاوم نەک موژەنچێ بەپاتەوە دوو خۆشەویست گەر زرنگ بی ئازیزەکەم دەزانی کێیترم خۆشەوێ دەزانی لە هەواری دڵما جگە لە تۆ کێیتر ئەنوێ دەزانی هاوڕێی شەوانم لەگەڵ یادی تۆدا کێیە دەزانی لێوەکانم چەندە ئەو وشەیان پێیە لام وا بێ تۆ نەزانی بێ لە بۆ هاوڕێی هەمیشەییم هەر لە منداڵیوە لەگەڵما هەتا کوتافی هەرچەییم من دوو خۆشەویستم هەیە یەکێکیان تۆ ئەویشیان غەم بۆیە لە هەموو ڕستەیەکدا من ناوی هەردووکتانە بەم
ئەم شعرم پێشکەشە بە مامۆساکان کەسە مامۆستا بوو بێیان قوتابی بوو بێ هەمومان بۆ ڕۆژە قوتابی بووین و مامۆساش مانتیایە خوێندکارەکان ئێوە بڵێن خەتای منە یان مامۆستا خوێندکارەکان ئێوە بڵێن خەتای منە یان مامۆستا ڕۆژێ 5 دقە دواکەوتم وتی سەر شێوا و ڕاوەستا ئێستا تاقیکردنەوەیە مافت نییە بچیتە ژوور مامۆسایەک بوو ئێسکتاڵ دەم و چاوی دوور بوو لە نور وتم ئاخر مامۆسا گیان چی ئاسایەک ڕێگە ئەدا منێکی دڵگەرمی عاشق لەم بەردرگا سزا بدا پەلی گرتم بۆ ئیدارە پێکەوە چوین بۆ لای مدیر مدیر وتی باژێم لێ بێ هەردووکتان بۆم بکەن تەکبیر مامۆسای ئێسکتاڵ وتی ئەم خوێندکارە بێئەدەبە باسی دڵداری و عشقەکە لە پۆلەکانی مەکتەبە وتم حەیف بۆ تۆ مامۆسا عەشق وا پێناسە ئەکەی عەشق بۆ هەموو جوانیەوە بۆ بەم شێوە باسی ئەکەی مدیر وتی تۆ بۆم باسکە جوانی عەشق و خۆشەویستی دەستم کرد بە چیرۆکی خۆم هەر هەمووین باس کرد بەڕاستی بەسەرهاتی خۆم بۆ باس کرد بۆ مدیری دڵنەرمی لاو فرمێسکەکانی هەر ڕێژا سەر مێزەکەی پڕ بوو لە ئاو خۆ من مەبەسم دەرز نەبوو نمرەی زۆر بێنم یاخودنا بەس دڵدارم لە بۆ لابوو چاوەڕێیە کرد بە تەنیا منی ئازاد کرد بۆ پۆل و مامۆساکە فەسڵ کرا لەو ڕۆژەوە پۆلەکەی من بە عەشق و جوانی ناونرا ئاخر خۆ هەندێک کەس تێناگەن لە دەروون و خەیاڵ و هەستا خوێندکارەکان ئێوە بڵێن خەتای منە یان مامۆستا گەر ئەم جارە باسم کردی گەر ئەم جارە باسم کردی تۆم کرد بە پاشای داستانێک پەنجەکانم گشت هەڵوەرێن بە نەفرەت بووم وەک شەیتانێک عەشقی پاکم کۆتایی هات تاکەی بناڵم وەکوونەی ژیانم جۆرێک شێواوە پڕ بووم لە دەرد لە خەم جوانێک وەکو یعقوب لە چاوما دەمڕژان ئەشکی خوێنینم دەڵێی لە چارەم نووسراوە بێتە خوار هەموو شەوانێک کەشتیەکی سەرشێواو بووی لە ناو دەریای ڕەشی ژیان بووم بە چارۆکەی تەمەنت تاوکو پێم دای وچانێک باکم نەبوو هێرش بکەن بەدکار و ناحەز و غەدار
لە ناو چاوما جێم بۆت ڕاتخست لەدال بووم هەر وەک پاسەوانێک لەگەڵ هەڵهاتنی ڕۆژ و بیستنی نەغمەی بولبول بۆ مەژەندی تا خۆرنشین بلوێری زێڕینی شوانێک کە شەو داهات بانگم دەکرد ئەستێرە و مانگ بۆ میوانی بۆ دڵنەواییت پێکەوە دەست لە ملان بووین لەسەر خوانێک وەم ئەزانی ئەو ئەکتەرەی ئەشکێنی تاسەی حەزینم وەم دەزانی ئەو ئەکتەرەی ئەشکێنی تاسەی حەزینم بێ ئەوەی بەخۆی بزانێت کوشتت نووسەری ڕۆمانێک لە ناو چیرۆکی ئەم شعرەم ئێمە دوو کەسی جیاوازین تۆ گەورەترین جەلادی و منیش وەکو بێتاوانێک بۆیە وا هۆشم هاتەوە لە یادەکەم گشت ڕابردوو ڕێبوار نابێتە کۆیلا بۆ خۆم ئەبمە پاڵەوانێک بۆ خۆم دەبمە پاڵەوانێک سپاس بۆ گوێگرتنتان دەست خۆش سپاس زۆر سپاس بۆ مامەسا ڕێبار دەستی خۆش بێ دەست خۆش بێ وشەی جوانی پێشکەشکردین بەڕاستی نازم کاک ڕەنج حازری کاک ڕەنج بەخێر بێن سەر و سەر چاوم و دڵخۆشم کە ئێوارە کۆڕێکی لەم جۆرە لە شاری بێرمیگام لەلایەن ڕێکخراوی ڕۆشنبیرانی کوردەوە ساز کراوە بەخێر بێن سەردیەکانم و خۆشەویستم حەزەکەم بە چەندێڕێکی شاعیری گەورەی گەلەکەمان مەولەوی دەست پێ بکەم چکە دیدارەکە دیداری مەولەویە فیدای دیدەت بام فیدای دیدەت بام وەبێ مەی مەستەن نیگای دیدەی تۆ بادەی ئەلەستەن بەهای نیگای تۆ گیان عالەمەن زەڕەی مەیلەکەت شەفای ناڵەمەن ئێمە ئەبێشتان نازی بەم شاعیرە گەورانی خۆمانەوە بکەین جێگەی خۆشحاڵیە کە ڕێکخراوی ڕۆشنبیرانی کورد ئەم شاعیرە گەورەیان دیاری کردووە وەک گەورەی شعرەکە گەورەی ئێوارەکە و لێرەوە دەسەکەم بە خوێندنەوەی چەند دەقێکی خۆم ناتوانم پێی بڵێم شعر ئەگەر ئێوە بڕیارتان شعر بێتەوە شعرە ئێوەش بڕیارتان نەیاوە کۆمەڵێک تێکستە و پێشکەشیەکەم بە ئێوەی ئەزیزان باڵندە تۆ بڕۆ و باڵ بگرە تۆ بڕۆ و باڵ بگرە بفرە 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 خۆی لە کۆتاییدا باڵندەکان هەرە فرن بەڵام لە گەڕانەوەیاندا یان مردوون یان لە ڕێگاکەیانە گۆڕن یان ئیدی ناگەڕێنەوە و هێلانیان لە جێگەیەکی کە کردووە و هێلانەکەی خۆیان لە یاد کردووە ئەوانەی فێرە فرینن لە هیچ هێلانەیەکدا ئۆقرە ناگرن تۆ هەتەوێت باڵی ببەستی تا نەفرێ لە قەفەسدا لای تۆ بمرێ تۆش لەگەڵ ئەوە بمرێ کەچی مرۆڤێکی نەحلەتی دێ و باڵەکانی دەکاتەوە و ئازادیەکە دەیفرێنێ بە بیانووی دڵسۆزی بۆی باڵندەش بۆ ناو فراوانی ئازادی دەنوکی تیژەکە و باڵ دەگرێ
ئەو هەردەفرێ ئەو هەردەفرێ هەتا باڵەکانی هیلاکە بێ ئیدیە وەستێ ئیدی لەوێوە زریان و سەختی دێ قەی ناجارێ ماندوو نەبووە دەبا بفرێ باڵندەی جوانی لە قەفەزدا ئازاد کراو لە زستانێکی سەختی پاییزدا بەلادا دێ بە کەساسی یان ڕاو دەکرێ ئای لەو ڕۆژەی کە ڕاوەکرێ دڵە بچووکەکەیە لەرزێ هەزار خۆزگەی لێک چرکەیە خۆمرێ ئای لەو ڕۆژەی کە ڕاوەکرێ خۆی باڵندە هەر دەزانێ خۆی باڵندە هەر دەزانێ ئێستاش نەبێ ساڵ دابێ هەر دەیزانێ خۆی باڵندە هەر دەزانێ ئێستاش نەبێ ساڵ دابێ هەر دەیزانێ چی کردووە بە حاڵی خۆی ئەگەر عەقڵ میوانی بێ هەرەیزانێ فرین و ئازادی تەنیا هەرناوە قەفەس بۆمانەوە کراوە کۆت و بەندی ئازیزێ بی نەک هەر ڕۆژەی لە باخچێ بی کۆت و بەندی ئازیزێ بی نەوەک هەر ڕۆژەی لە باخچێ بی طبعا هەمومان بە ڕێگایەکی سەختا گەیشتوونەتە ئەم وڵاتە غوربەتە من لە زۆربەی زۆری کۆڕەکانە ئەم تێکستە پێشکەش بە بیسەرانەکەم لەو نەهامەتی ڕێگامان لەم ژیانە سەختەی ئێرەمان قەسیدەی دوور لە نیشتیمان بەناو جەنگەڵستانی ئەم بێتۆیەدا گوزەرەکەم بانگی خۆم و بە چرپێک بەدڵ مەڵێم ئای دایکە تۆ نازانی و من نەمزانی تۆ نازانی و من نەمزانی لەم شوێنەی من بەرد مرۆڤە و مرۆڤیش لە قاڵبی بەردایە چرایەک نەماخۆ جاران لە ماڵێکی گەرم و گوردا دەنگی باوکێکی تووڕەش نایەت لە ماڵێکی سارد و سەردا هەر بەدەم خەیاڵی ئەم دووری نیشتیمانەوە گەیشتومەتە کەنار دەریا ئای دەریاکان چەند زاڵمن چەند بێمرووەت و بێسۆزن دەستان نایەبینە قاقای چەند هاوسەفەری وەکو من چەند دایکتان بێڕۆڵە کرد چەند ڕۆڵەتان لە هەتی و خانەکانە گەورە کرد ئاواتی چەندین لای پڕاواتان کردە خوانی گەرمی ئێوارانی ماسیەکان ئای دەریاکان چەند زاڵمن ئیدی حەسرەتێک ئێخەی ئەم ناڵە غوربەتەی گرتووم و ئیدی حەسرەتێک ئێخەی ئەم غوربەتە پڕ لە حەسرەتەی گرتووم و وا هەستم کرد قاچم بەر تاشە بەردێ کەوتووە بەرد نییە و خۆ مرۆڤە سوال بۆ تێربوونی برسێتیەکانیەکە لە چاوانیە خوێندمەوە قیامەتێکە بوو لە دووری نیشتیمان وتی کاکە ئێوە شتێکتان هەیە بۆ خێر دەستم بر بۆ کیفەکەی بەرباخەڵم لە سەر دڵم دەستم بر بۆ کیفەکەی سەر دڵم تەنیا وێنەی نیشتیمانەکە من پێبڕا لە ناویە پیاوێکی پیرە گریا لە ناویدا پیاوێکی پیرە گریا کە ڕۆڵەکەی لە ناو ئیجەیە خنکە وتی ڕۆڵە ئێوە شتێکتان هەیە بۆ خێر
هیچم نەوت بەڕێکەوتم هیچم نەوت بەڕێکەوتم لەبەر خۆمەوە دەمگوت ون بوون لە خود ون بوون لە تەنیایی کوانێ هەناسە کوانێ مرۆڤ بوون لە زەوی کوانێ هەناسە کوا لەم غوربەتە هەناسەی پڕ لە سۆز و محیبەت و هەناسەی شیارامی ئەمە ئیدی ماندوو بووم لە یەکێک لەم باخچانەی غوربەتە لە تەنیشدایە پیرەیەکەوە دانیشتم لەبەر خۆمەوە دەمگوت ون بوون لە خۆت دایە پیرەکە پیوتم ڕۆڵە تۆ غەریبیت کسپە لە دڵمەوە هات کسپە لە دڵمەوە هات بە دەنگێکی لەرزۆکەوە وتم بەڵێ دایم من غەریبم بەڵام هەمە خاکی دایکێک وتم بەڵێ دایم من غەریبم بەڵام هەمە خاشی دایکێک وتی بۆ کوێ هاتووی ئاخر ڕۆڵە بگەڕێەوە بۆ نیشتیمان وتی بۆ کوێ هاتووی ئاخر ڕۆڵە بگەڕێەوە بۆ نیشتیمان لێرە تەنیا هەڕژاوە خەم و پەژارە بۆ گیان ئیدی دایە پیرەکە پێی گوتم بۆ کوێ هاتووی ئاخر ڕۆڵە بگەڕێەوە بۆ نیشتیمان لێرە تەنیا هەڕژاوە خەم و پەژارە بۆ گیان لەپڕ شەعرێ ئێخەی گرتم لەپڕ شەعرێک ئێخەی گرتم پێنووس و خامە غەریبەکەم دەرهێنا تا بۆ دووری نیشتیمان بنووسم دایە پیرەکە پێیوتم ئاخر ڕۆڵە تۆ لێرە بۆ کێ نووسیت هەموو مەستن لاپەڕەکانیش وەکو خۆت لێت پەستن ئاخر ڕۆڵە تۆ لێرە بۆ کێ نووسی هەموو مەستن لاپەڕەکانیش وەکو خۆت لێت پەستن بە هیوام جەرگی هیچ کەسێک لەو ڕێگەیان نەسووتا بێت خوشک و برای هیچ کامێکتان بەو ناڕەحەتیات تێپەڕ نەبوو بێت و ئیشەڵا ڕۆژانەی هەر یەکێک لێەوە پڕ بێ لە ئارامی من یەک دەقیقەدان لەسەر ڕوخسەتی مامۆستا پێشکەشەکەم و دوایەوە کاتەکەیان بە هاوڕێیانی خۆم تۆ مەڕۆ با دڵم هەتیو نەبێت تۆ مەڕۆ با دڵم هەتیو نەبێت لەم نیشتیمانەی کە بۆنی خۆڵەمێشی ڕۆحم دێت تۆ سەفەر مەکە و بار مەکە و مەڕۆ با زیاتر باروتی لانەوازەیم گر نەگرێت بە ئامانەتیش مەم دەرە دەستقەدەر من هێندە لەم چڵ بۆ ئەو چڵ و لەم قاپی و لەم پەنجەرانەی ڕۆژگارەوە دەرکراوم لە ناوەڕاستی گەڕەکی ڕۆحتم هەناسەم بەستوێتی بە دوای سەمای مەرجەکا وێڵم وەک ئەم جەهەنەمەی ژیان نەبێت هەموو چرکێک بمنێژێت و دووبارە ڕۆحم پێ بسپێرێتەوە ئەوەندە دوور مەڕۆ ئەوەندە دوور مەڕۆ من مشتێکم ماوەتەوە خەیاڵم هەڵم تەنیوێتی نەفەسی ئەم تو لە ڕێگەیە زۆر دەستکە خەریکە ئەم خنکێنێت من خۆم هاتوومەتە ئێرە ڕێک ناوەڕاستی قەسیدەیەکی شکاو دەشتایەکی کاکی بە کاکی دۆڵێکی نشێ و سەخت من ون بووم وەک قەرەجێکی بێمەکان ناسنامەیەکم نییە تا جەستەی ڕزیومی پێ بناسنەوە هەر ئەوەندە هەست پێ یەکەم هەر ئەوەندە هەست پێ ئەەکەم تۆم لە ئاوێنەی خۆما بینیوە و خۆشم لەناو زەردەخەنەیەک لە لێوەکانی تۆ ترسێک لەناو منە داگیرساوە ناکوژێتەوە خۆ بەزلزان ناڕێک سەیر و ناجۆر هەر بە دوامەوەیە پەرتپەرتی کردووم هاوارەکات لەگەڵ هەموو قیژێکیا
هەست بەواکەم ئەم ناخەی من ئەم منەی دووەمی من ئەم منەی دووەمی من ئەم منەی دووەمی من ئەوەی کە ئێوە نایبینن ئەوەی لەناو ناخمایە هاوارەکەوە قیژێنێت ئەڵێت تووڕە نیم شێد نیم کەم دوو نیم بەدخوو نیم هەر لە چاویە دیارە ئێوە نایبینن هەر لە چاوی خەیاڵما دیارە تەنیام ماندووم یەک قیامەتە بێسۆزم ئێوە ئازانن مرۆڤ لە بێسۆزیدا یان ئەبێتە دڕندە یان گەمژەیەکی بەدکردار یان و هەزاریان مەڕۆ گیانەکەم پێشەوەی بڕۆیت با یەک دێر لە دێڕەکەی حەزرەتی نالیت بۆ بڵێم نەمردم من ئەگەر ئەم جارە بێتۆ نەچم شەرت بێ هەتا ئەو خوارە بێتۆ ئاچەند بە تا سەواڵێت نەچم شەرت بێ هەتا ئەو خوارە بێتۆ دەی سوێن بە ئیلاهی یەک هەنگاوی دیکە بڕۆی دوالێدانی دڵە ببێتۆ مەڕۆ باوانم تۆ مەڕۆ با ئەم مەملەکەتی دڵم خاپور نەبێ بەبێتۆ چاوتان ماچەکەم زۆر سپاس وابزانم زۆر کاتم بردن هیوادارم سرم نێشان بێتن و دووبارە سپاسی ڕێکخراوی ڕۆشنبیرانی کورد دەکەم کۆی گشتی تیمەکەیان سپاس بۆ گێگرتنتان ئێوارەیشی ئارام گوێ لە شاری هاوڕێیانی دیکەمەگرن و گەورەمانەکەن زۆر سپاس بۆ ئێوە یادگاری چاوەکانتە بمکە بە هەناسەی خەیاڵ هەتا بەدبەختیم لە ناوچێ وەک فرمێسکی ڕابردووی ساڵ لەناو هێلانەی شیعرێکە بمکە بە وشەی حەستەوە تا وەک شەراب مەسمەز ببم لەناو باخێکی ڕەزەوە ڕۆژگارێکە دێت و دەڕوا منیش ماندووی ئەوینێکم لە تەنیایی مەمڕوێنە وێڵی شەپۆلی ژینێکم لەم نێوانی خەون و غوبار ممکە باهی جێماوێ لە کەناری پاییزێکە ژیلەمۆ بەوە کەتاوێ دەرونی من دەرونی ئەم تەمەنم وەک غەریبێ پڕتاڵیە زۆر دەمێکە یادەوەریم وشەی پەڕاوی خاڵیە لەناو گۆشەی هەناسەتە بۆم بنووسە چارە نووسێک جێم مەهێڵە لەم غوربەتە بە دیار وشەی ڕۆمان نووسێک بەڕێزان خۆشەویستان میوانانی ئازیز لە بەشی دووەمی دیداری شاعیری پایەبەرزی کورد مەولەوی خاتوو سارە حاجی بە چەند شیعر و بابەت و وتەیەک بەشدار دەبێت لەگەڵمانە با بفەرمێ خاتوو سارە فەرموو ئێوارەتان جوان ئێوارەتان پڕ خۆشەویستی وەک خۆشەویستی من بۆ ئێوە کە ئامادە بوون بەخێر هاتن سەر بیلبیلەی چاوەکانم وەک ڕۆحم شیرین سپاسێکی زۆرم بۆ ڕێکخراوی ڕۆشنبیرانی کورد بۆ ئەو بەسەرکردنەوەیە ئازیزان پێم وابێ زۆرینەیان
بە دقێکی کورتی مەولەیی بەشداریان کرد من بۆی درێژە بە کاتەکە نەدەم ڕاستەخۆ دەچمە سەر دەقی خۆم ساڵانێکی زۆرە لە ڕۆڵەکان دوورم من سارای غوربەت تۆ ئامێزی گەرمی وڵات دە پێم بڵێ ببێ پاسپۆرت بە کام ڕێگا چۆن بگەمەلات ڕۆژێک بە باڵی خەیاڵێک بێمەوەلات یاخود شەوێ بە ڕێگای خەونێکدا بێمە پەنات بە یادی جاری جاران وەک منداڵیت بە گوێکاندا بچرپێنم ڕازی هەزار ئاواتی پەنهانت بۆ دەدرکێنم تۆش دوو چاوی پڕ لە خەوت هەڵ بهێنا مژدەی گەیشتن بە ئارەزووی چەندین ساڵەمە بە دڵی مندا بگەێنە منیش حەکایەتی دەنکە هەنار دووبارە بۆت دەگێڕمەوە هەبوو نەبوو کچێک هەبوو وەکو پەری دایکی لە دووری ئەودا فرمێسکەکانی وەکو یاقوت هەڵدەوەری کچە یاقوتی چاوی دایکی کردە خوناوک و لە گەردنینا شەوێک دەستی قەدەر هاتوو بە دەریادا بە سەحرادا لەسەر لەپی ڕەشەبادا خەم دایکی برد بەرەو غوربەت خەم دایکی برد بەرەو غوربەت منم سارایی ئەم غوربەتە ئەمێستاکە لە دووریتە ئاگرێک دەم سووتێنێ ئەتۆ هێشتا درکی ناکەی چون دایک نیت وەکو دایکم چون دایک نیت وەکو دایکم هەست بە چۆڵی دڵت ناکەی من دەزانم چی دەگوزەرێ لە ڕۆحی دایکە گیانم بۆ من دایک و دوو جار بۆ تۆ هەم دایک و هەمیش داپیر لە کاتێکدا خۆی بێدایک سارا منم هەتا چاو هەتەر دەکا عاشق هێش و منم هەتا ڕوانین دەڕوانێ سەودا شوشە منم هەتا حەسرەت هەبێ مەعشوق دایک منم هەتا ئاسمان
دەگری شەیدا دایک ناوێ کە لە ئاسمان هەڵوەریوە ژن ناسنامەی درەختێکە ئادەم لە بەهەشتی دزیوە کەس نازانێ چەند گەورەیە کە دایک بیت مانگ لە ئامێستا هەڵگری ئەستێرە بۆ نەخشی ناو کراسێکت داگری خۆر بکەیت بە چرای دەستت هەور بۆ ڕاز و مەبەستت سارا منم لە بیابانی غوربەتە بەبێ دایک چەندە تەنیا ئەڵەی هێشتا بچکۆلەیەکم یەکەم ڕۆژی قوتابخانە دەست لە دەستی دایکم بەردەدا هێندە دوورم ناگەمەوە بە ئێوارەی پاییزێکە سەر لەسەر ڕانی دایکم دانێم تاڵی قژی لە چاوانما بێتە هەودا سارا منم لە سارای ئیبراهیم تەنیاتر لە غوربەتی چۆڵ و قاقڕ لە هەروەلەی نێوان ئێوە دایک و کچ و خوشکەکانم هێرۆی جوانم گوڵی ژینم لایەک لە جەستەم بێریڤانم شوان و نازداریم لایەکەی تری جەستەم چۆن بتوانم لێوی وشکم بە زەمزەمی دیدارێکتان تێراو بکەم چۆن بتوانم لێوی وشکم بە زەمزەمەی دیدارێکتان تێراو بکەم سۆلین و لاریسا لە باوەشما پەنا بدەم زەمن و ڕێساش لە پشتمدا ببنە پەنام هەر لێرە پڕ بەگەردون بانگی حەقم ڕەها بکەم بە گوێی دنیا هاوار بکەم بڵێم سارا منم هەتا چاو هەتەر دەکا عاشق هێش و منم هەتا ڕوانین دەڕوا سەودا شوشە منم تا حەسرەت هەبێت مەعشوق دایک منم هەتا ئاسمان دەگری شەیدا دایک منم هەتا ئاسمان دەگری شەیدا هیوادارم هیچ دایکێک لە ڕۆڵەکەی دوور نەبێت ئەو ئازارە نەچێژێ پرسیار ڕوو لە هەورازە کاروانی تەمەن ئەڕوا گوێنادا بە جوانی
چەمەن ناپرسێ دوای خۆی چی دەبێ دنیا بەدەست زەون نییە کۆتایی ڕێگا کەی هات کەی دەڕوا عمری بێوەفا چی بۆ هێناوە جگە لە جەفا ساتێ پێکەنین چەندین ڕۆژ گرین ڕۆژێ هەلهەلە و ساڵانێک زارین کێ وای بەش کرد کێ بوو وای دانا گەمژە سەردارە و حەکیم ڕەنج بەبا من لەم دوورەوە عشقی نیشتیمان ئەو لە کوردستان هەڵوەدا بۆنان کەس تاسەی ناشکێ بە دڵی خۆی ناژین کەس دەست هەڵ ناگرێ لەم دۆزەخەی ژین حکمەتی وایە ئافەریدەی بووین کەسمان لە بەشمان نابێ قانع بین تەنها وەڵامی ئەم گشت پرسیارە حکمەتی زاتی خوای پەروەردگارە لە بەهاردا دارەرخەوان بەر لەگەڵا گوڵ دەردەکا لە هاویندا شۆڕەبیەک لە کانیدا پەرچەمی شۆڕی تەردەکا لە پاییزدا شنەبایەک بەلەنجە و لار ناو باخان پڕ لە ڕەنگ دەکا لە زستاندا تارایی بەفرێ لەسەر لوتکە مژدەی بووکێنی شاخ دەدا کێوتی وەرزەکان کاتن ئەوان ژنێکن لەبەر ئاوێنەی ئاسماندا خۆی جوان دەکا دارگەلەسی حەوشەکەمان لێوەکانی سوور و سوورتر دەچێتەوە قۆخی دووکانی لاکۆڵان بەنیگایەکی مەکراوی سەیرم دەکا کە سێوی باخان دەبینم ڕۆمەتی سوور هەڵدەگەڕێ و شەرم دەکا لەگەڵ یەکەم نمە باراندا پاییز زاری هەنار تەژی لە ئاو دەکا کێوتی میوەکان میوەن ئەوان ژنێکن پڕ لەزەت لە لێوی ئەم ژیانە تاڵا شیرین و شیرین تر دەکا شاخ بڵندە و کەچی لەبەر ڕەشەبادا پڕ متمانە ڕاوەستاوە
دەشت بە خاتری نانی ژیان سنگی بۆ هەژار دڕیوە دارستان بۆ خاوێنکردنی زەوی لە گەرد و تۆز پرچەکانی هەڵوەشاوە کانی بۆ ئاوێنەی جوانی باڵا و شکاندنی تینوێتی دڵ ملی لە بەرد و خۆڵ ناوە کێوتی ئەوانە سروشتن کێوتی ئەوانە سروشتن ئەوان ژنێکن بۆ ئارامی ئەم دنیایە ئاوا میهرەبان خولقاون گەر ژن نەبێ سەرزەوی خاڵی لە ڕەنگە و گەر ژن نەبێ ئاسمان چەتری بێ هەورە و گەر ژن نەبێ ماڵەکان بێتین لە خۆشەویستی دەبێ گەر ژن نەبێ سوێن بە خودا ژیان نابێت ژن دارێ بوو سروشت لە بەهەشتی دزی گوناهێ بوو فریشتە بۆ جوانی کردی نیگارێ بوو عەشق لە تابلۆکەی دزی گۆرانیەکی یاخی بوو هونەرمەندێ بەدزی دنیاوە بۆ هەموو سەرزەوی چڕی منیش دەڵێم گەر ژن نەبێ سوێن بە خودا ژیان نابێ گەر ژن نەبێ سوێن بە خودا ژیان نابێت سپاس بۆ گوێگرتنتان هیوادارم بۆ ساتێک هزری ئێوەم بردبێت چاوتان ماچەکەم زۆر سپاس خاتون سارا سپاس بۆ موزیسیانان بەڕاستی دەقەکەی منیان زۆر جوانتر کرد بینینی ئێوەش بۆ من لێرەوە نیگایەکی پڕ خۆشەویستی بوو بۆ ئەبەد لەبیرم ناچێتەوە چونکە 10 ساڵە چاوەڕێی دیداری کچەکەمم هەستم کرد ئێوە لەو خەمەم کەمێک کەم دەکەن بەشداری ئەو حەسرەتەی ڕۆحە من سپاس بۆ ئامادەبوونتان چاوتان ماچەکەم زۆر سپاس بۆ تۆش زۆر سپاس بە خێراتنی هەموو لایەکتانەکەم من وەکو بەرزانی پەیکەرچاش بەرپرسی بەشی هونەری ڕێکخراوی ڕۆژمیرانی کورد لە بەریتانیا لەم کۆڕبەندەی مەولەوی شاعیردا ئەوەی ڕاستی بێ بە باشمانزانی ڕاستەوخۆ پەیکەری مەولەویتان پێ بناسێنین پێتان ئاشنا بکەین کە پەیکەر لە سەرتاوە چۆن دروست دەکرێت ئەمانتوانی لە باگراونی ژوورەکەی خۆمانە ئیشەکە بکەین و وای بهێنین بە ئامادەبووی پێشکەشتانی بکەین بەڵام وا پێمان باش بوو هەر وەکو ئیشی هەمیشەییمان ئێمە پەیکەرەکە بینینە زین و هەموو دامەچای خۆتان بیبینن پەیکەر لە سەرەتای مرۆڤایەتیەوە بووە و لە جێی زمان دانراوە بۆ نمونە ئێمە کاتێک لە بگەڕێنەوە بۆ مرۆڤەکان نیاندەرتاڵەکان کە لە ئەشکەوتەکانە ژیاون سیرەکەی کاتێک کە ویستوێتی بچێت بۆ شوێنێ بە نەخشە شوێنەکەی دروست کردووە و یاخود وێنی ئەو ئاژەڵانەی کە ڕاوی کردوون بە وێنە کێشاوێکی لەسەر بەردەکان بۆی بتوانێت بەرامبەرەکەی تێبگەێنێ پێی بڵێ من ئەمەم کوشتووە کەواتە
پەیکەر پێش زمان پێش زاراوە هەبووە هەر بۆیە پەیکەر ئەبێتە پێناسە بۆ مێژووی ڕابردووی خۆمان دەتوانین ئێمە بۆ ئایندەی خۆمان بیگەڕینەوە حەزەکەم کورتەیەک سەبارەت بە پەیکەر باس بکەم کە چۆن دروست ئەکرێت لە ڕاستیا هەموو پەیکەرێک کە بێ سکێنچەری بۆ بکرێت سکێنچەر بریتیە لە ئەو جۆرە متریالە ئاسنە وردانەی کە بە لەحیم ئەوانە پێکەوەی ئەنەی و دواتر لە قوڕێک دێ ئامادەکاری بۆ کە ئەو قوڕە تایبەتە بەس بە کاری پەیکەرسازی و دواتر ئەگاتە ئەو مەرحلەیە کە ئێستا من کردومە ئەمە دوای ئەمە فنشنی ماوە بە دوادا چوونەوەیکی تاو پاکتاو ئەکرێ لە کاتێک ئاکرێت کە بێ ئەکسەر قاڵب بکرێ بۆی ئەمە ئێستامان نەکرد و دوای ئەمە قاڵبێکی سلیکۆنی بۆ ئەکرێ پشتی سلیکۆنەکەش کەڤەرێکی فایبەرگڵاسی بۆ ئەکرێت دوایی بە دوو شێوازی پێڵێن نێرومێ لە یەک جێ ئەکرێتەوە و دواتر هەڵەسین بە مۆم داڕشتنی بۆ ئەکەین و مۆمەکەش دواتر بە پولەی مێخی پێڵێن زنجیری پێڵێن لێ ئەدرێ بۆی لە ناوە سیرامیکەکان بیگرێت سێ جار بەلایەنی سیرامیکە ئەکرێت دواتر دای ئەنێ هەتاوەکو 24 خولەک 24 کاژمێر وشکە بێتەوە سیرامیکەکە کە وشک بوویەوە ئەو کاتە ئەبرێتە کوری سوورۆکرا و بە پلەی 600 بۆ سەرەوە سوورەکرێتەوە بۆی کە ئێمە توانیمان بڕۆنزەکەی تێکەین ئەو سیرامیکە نەتەقی خۆی بگرێ دوایەوە کە برۆنزەکەی تێکرا دەرێ هێندرێت دواتر یەک دیسان پاکتاوەکرێت و سافەکرێت و دوایەوە پەتینە ئەکرێت ئەتر بەو ڕەنگەی کە خۆت بتەوێت جاری وایە قاوەیە جاری وایە سەوزە ئەمە پێناسەیەک بوو بۆ دروستکردنی پەیکەرسازی بەڵام پەیکەرتاشیشمانەیە پەیکەرتاشی لە بەرداکرێ وەکو بەندەکە ئیشم تیاکردووە لە کوردستانە یەکەم کەس بووم کە پەیکەری بەردم هێنایەوە بۆ کوردستان لە ساڵی 97 پەیکەری پادشای دەوڵەتی لۆلۆیەکان بوو کە پادشایەکی کورد بووە دووجار خەڵاتی بەسەر دوژمنانە وەرگرتووە زانیارەکانم لە بەڕێز مامۆستا عەبدوڕەقیب یوسف وەرگرتووە ئەو پەیکەرە کاتی خۆی لە منتیقەی کرماشان لە سەر شاخێک بە ناوی سەرپێڵ و زەهاو دروست کرابوو و لە کتێبی دەمەرگانە هەیە باس کراوە من هەستان بە وێنەگرتنی ئەو شاخە دواتر هاتم کۆپیم کرد لەسەر بەردێکی هەشتەنی لە بەردەم باخی گشتی سلێمانیە داماننا ئەم بەردەم بۆی هێمایەک بۆی کە ئێمە مێژووی باو باپیرانی خۆنمان بناسینەوە کەواتە پەیکەر شتێکە ئەتوانێت جوابی هەموو کەسێک بداتەوە بۆ منە گەشتیارێک دێتە وڵاتەکەی ئێمە کاتی ئەوەندە بەدەسەوە نییە بڕات لە کتێبخانەیەکە کتێبێک بخوێنێتەوە یان کاتی ئەوەنی بەدەسەوە نییە بچێت لە شوێنێک شانۆیەک ببینێت یان پارچە میوزیکێکی کوردی گوێ لێ بگرێت بەڵام هەرچۆنێ بێت بە جادەکە تێ ئەپەڕێ پەیکەرەکە بینێ پرسیارەکە ئەمە کێیە ئەڵێ ئەوە ئەو مێژووی ئەو میلەتەیە کەواتە سیرکە ئێستا لە وڵاتی وەکو بەریتانیا ئەوروپا هەموو وڵاتە پێشکەوتەکان ئەوەندە گرنگی بە پەیکەر دراوە گرنگی بە زۆر شت نەدراوە ئەوەندە پارە بە پەیکەر سەرف کراوە بە زۆر شت نەدراوە لەبەرەوەی ئەمێنێتەوە هەمیشە ئەمێنێتەوە هەر بۆیە هەموو وڵاتانی پێشکەوتوی دنیا حسابی بۆکە بەداخەوە لە وڵاتی خۆمان وانە لە وڵاتی خۆمان حەز ناکەم بچمە سەر ئەو بابەتە و بابەتێکی ترە پەیوەندی بە وەزارەتی ڕۆشنبیریەوە هەیە ئەوە بمێنێ بۆ خۆیان و لێرە داماوەتەوە بڵێم دەستی کاکە گۆفر خۆش بێ بە سەپۆرتی ئەو ئیشە ئەکرێ و دوایی ئەمە قاڵبی بۆکەین و وەلا داهاتوە ئەیکەینە برۆنز وەلا ستۆدیۆکەی خۆمانە داهێنین ئیتر ئەو کاتە خەڵک ئەتوانێت وەکو کڕینیش بیکڕی یان نەتوانێت چۆن وەکو دیاری بیدەین بە خەڵکانێکی تر و دووبارە و سێبارە بە خێراتنی هەموو لایەکتانەکەم دەست و چاوتان خۆش بێ کاتی خۆتان بە ئێمە بەخشی یەخوا بەخێر بێن زۆر سپاسانەکەم بەڕێزان بەخێر بێن ئەمڕۆ دەمەوێت بە هەموو لایەکی ڕابگەێنم نەک تەنها بم بەڕێزانی کەمڕۆ لێرە ئامادەییان هەیە پێتان ڕائگەێنم ئەمە سیرسیلە دیدارێکە تەنها بۆ مەولەوی ناکرێت بۆ نالی بۆ سالم بۆ قانع بۆ هەموو کەڵە شاعیرەکان نەکرێت تەڵەن بە پشتیوانی کێ بە پشتیوانی هونەرمەندی گەورەی کورد مامۆستا بەرزان شازە کە بەڕاستی من شانازی پێوە ئەەکەم بەڕاستی نمونەی هونەرمەندە کە بە هەموو شێوەیەک لەگەڵمانە دووەمین مژدەشم ئەوەیە کە ئێمە لە وڵاتێکە ئەژین پاشامان هەیە و پاشای بەریتانیا بەڕێز شا چارلز ئێستا بەڕێزیان و تقریبان بۆ چەند مانگێکە بێ ڕامان سپاردۆ بە دروستکردنی
پەیکەری پاشای بەریتانیا. طبعا ئەمە بە کۆمەڵێ بەرنامە و پرۆتۆکۆل ئێمە ئەم پەیکەرە پێشکەش بە پاشای بەریتانیا ئەەکەین، ئەویش بە منزیکانە نوێنەری تایبەتی پاشای بەریتانیا دێ سەردانی ڕێکخراوی ڕۆشنبیرانی کوردەکەوەکو کوردوش کمیونیتی دەوێت ئێرە ببینێت، سەردانی ئێرە بکە، بەردەوام چالاکیەکانی ئێرە ببینێت. ئەمەش دەستکەوتێکی گەورەیە بۆ کورد لە مێژووی کووردا کە پێشتر گەورەترین ڕێکخراو هەبووە لێرە کە کەیسیسیە و ڕەنگە زۆربەیەکتان بیرەوەریەکتان هەبێ لەگەڵ کەیسیسیە. هیچ نوێنەرێکی پاشا سەردانی هیچ ڕێکخراوێکی کوردی نەکردووە، بەڵام ئێمە ئەمە بە دەستکەوتی هەموو کوردی دادەنین. لێرە کاتێک کە نوێنەری پاشا دێ سەردانمانەکات و لە ڕێوڕسمێکی شاهانەی ئێمە پێشوازی لێ ئەەکەین لەسەر فەرشی سوور، ئێمە پێمان خۆش بوو لە شوێنێکی شایستەتر پێشوازی لێ بکەین، بەڵام ئەوان پێیان خۆش بوو لە ماڵی کورد کە ئێستا وەکو ئەم ڕێکخراوەکو ڕێکخراوی هەمووانی لێ هاتووە، باوەشی کردوتەوە بۆ ڕێکخراوە بیانیەکان. یعنی ئەمڕۆ 6 بۆ 7 چالاکی هەبووە لەم ئۆفیسە، لە بەیانی لە سەعات 8 بەیانیەوە کراوەتەوەم ئۆفیسە، بەردەوام چالاکی تیابەکەیەکێ لە چالاکیەکان خولی فێربوونی درومانە بۆ خانمان، دوای ئەوە خوێندنگەی ئەیوبە، دوای ئەوە ئەم مەراسیمەیە، دوای ئەوە مەراسیمێکی کەیتیایە، لە دوای سەعات 6:30 مەراسیمێکی کەیتیایە. بۆیە ئێرە بەردەوامە لە خزمەتکردن. بۆیە ئێرەمان ناوناوە ماڵی کورد، ماڵی هەموو کوردی، ئەوەی بەی خۆی بزانێ ئێرە ماڵی خۆیەتی. بۆیە من پێم خۆش بوو لێرەوە پێتان بڵێم کە ئەمڕۆ تەواوی سپاسەکانی من بۆ یەکە بە یەکە شاعیرەکان بوو، بۆ یەکە بە یەکە ئەوانەی کە لێرە ئامادەییان هەبووە و بەڕێز کاک ئالانی خۆشەویست کە ئەمڕۆ وجودێکی گەورەی نوان لە دیدارەکەیە. دواتریش هەموو ئەو بەڕێزانە یاخود ئەو میزیک ژەنانەی کە ئەمڕۆ بەشدار بوون لە سنتورەوە تا هەر ئالەتێکی کە بێ برایانی ڕۆژهەڵاتمان کە بەشدار بوون لێرە. بۆیە بە ناوی خۆمەوە سپاسی یەکە بە یەکەیانەکەم. من ئەزانم زۆربەتان لە ڕێگەی دوورەوە هاتوون، هەر کام لە هونەرمەندەکان بێ یاخود هەر کام لە ئێوە بێ، بەڵام ئەمە دڵسۆزی و گەورەی خۆتانە کە نواندووتانە بۆ ماڵێکی کوردی و کە ئەمڕۆ دیدارێک ئەکرێ دیداری مەولەویە. ئێخۆ کاتێک کە دیداری مەولەوی ئەکرێ هێند ئاسان نییە کە تۆ ناوی دیدارێگەنەی دیداری مەولەوی یاخود دیداری شاعیرێک بەڕاستی. من لێرەوە پێشنیارەکەم بۆ ئێوە، ئایا لە داهاتووە پێتان چۆنە یاخود چ شاعیرێک هەڵەبژێرن ئێمە دیدارێکی بۆ ئەنجام بدەین وەکو ئەم شاعیرانەی کە بەشدار بوون، چەند شاعیرێکی کەش بەشدار بوون لەگەڵ ئەوەیە، کێ هەڵەبژێرن و پێتان چۆنە پەیکەری شاعیرێ دروستکەین لەو ڕۆژە. ئێمە پێمان خۆشە ئەو ڕۆژە کە بۆ نمونە ئەگەر ئێمە وتمان دیداری نالی پەیکەری نالی دروست بکرێ، ینی هەر دیدارێک بوو پەیکەری ئەو کەسانە دروست بکرێ. بۆیە گرنگە بەلامانەوە بڕوا بکەن. ئێستا ڕێکخراوی ڕۆشنبیرانی کورد من و چەند برادەرێک یعنی بەردەوام کۆ ئەبینەوە لەسەر ئەوەی کە بتوانین کۆمەڵێک کتێب بە هەزاران کتێب ئەبەخشینەوە لە تەواوی شانشینیە گرتووە بۆ کتێبخانەکان. لە زۆربەی کتێبخانەکان ئێمە بەشێکمان دروست کردووە کتێبخانەی ڕێکخراوی ڕۆشنبیرانی کورد بە ناوی کوردش کمیونیتیەوە. ئەمە زۆر گرنگە ئێمە بە ناوی کوردەوە خۆمان بنوێنین. خۆ کاتێک کە گۆڤە خزمەتێکە کاو دیار ئەبێ لە شوێنێ ناڵێن ئەوە گۆڤێڵێنەوە کووردە. بۆیە تەواوی بیر و هۆشمان لەوە بێ ئێمە بتوانین شتێ بکەین سەرنجی دەوروبەرمان ڕاکێشین، خزمەتێکی گەورە و شیاو بکەین. و لێرەشەوە پێتان ڕائەگەیەنم لە ئایندێکی نزیکدا کە نوێنەری پاشا دێ، دوای ئەو خۆی ڕێنماییمانەکا بۆ ئەوەی کە پەیکەری پاشای بەریتانیا ببەخشین بە خۆی، ببەخشین بە پاشا خۆی و تیمێکی تایبەتمان دروست کردووە لە دوای ئەوەی کە لۆرد پێشوازیمان لێ کرد، دوای ئەوە خۆی نوێنەرایەتیمانەکە کە سەردانی پاشا بکەین و پەیکەرەکەی پێشکەش بکەین. لە لای هەندێکتانم پرسیارە دروستە بێت، ئایا بۆ ئێمە پەیکەرێکی شاعیرێکمان بۆ نەبرد، پەیکەری کەسێکی کەمان بۆ نەبرد؟ خۆی هەموو شتێک کلیلێکی هەیە، هەموو دەرگایە کلیلێکی هەیە. ئێمە ئەوەڵجار بە پەیکەری خۆی ئەو دەرگایەکەینەوە. ئەمانەوێت دەرگایەکمان بۆ بکرێتەوە لە ناو کۆشکی شاهانەیە کۆمەڵێک لەم هونەرمەندانە دابنین، کۆمەڵێک لەم شاعیرانە دابنین، کۆمەڵێک لە کەسایەتەکانی کورد کە پێشوازیان لێ بکرێت. بۆیە من لێرەوە بەڕاستی خۆم یعنی
دڵخۆشم بەوەی کاتێک کە سەرۆکی پەرلەمان بانگێشتی ماڵەکەی خۆیمانەکە لە ناو پەرلەمانی بەریتانیا ئەمە دەستکەوتن بەڕاستی بۆیە هیوادارم هیچ کات هیچ ساتێک ئەم دەستکەوتانە لە دەست نەدەین گرنگە بەڕاستی پێگەی خۆمان لە هەر شوێنێک بێت بچەقێنین بتوانین هەنگاو بنین بە هەر شێوازێک بێت دوو هەفتە لەمەوە پێش پارێزگاری بەرمیگام چۆمڵی داوای کرد کە سەردانی بکەین داوای یەک کەسی کرد سەردانی بکەین بەڕاستی هیچ کاتێ حەزەکەم چم بۆ شوێنێ تیمێک بین نەک تەنها گۆڤە بێ بەڕاستی یعنی وتیان تەنها سەرۆکی ڕێکخراوەکات سەرۆکی چارەتێکە بابێ سەردانکە کاتێکە چوم زۆر خۆشحاڵی خۆی دەربڕی بەڕاستی بۆیە گرنگە ئێمە لە هەر شوێنێک بێ پێگەی خۆمان دیاری بکەین و دەشمەوێت لێرەوە سپاسی یەکە بە یەکەی بەڕێز کاک هێمن کە وەک بەرپرسی ڕاگەاندنی ڕێکخراوی ڕۆژبیرانی کورد و لە زۆر شوێنی کە خزمەتی کردووە و دەشمەوێت لێرەوە سپاسی ڕێکخراوی کاوە بکەم کە ئەمڕۆ ئامادەییان هەیە بەڕاستی و زۆر لە ڕێکخراوەکانی کە بەڕاستی سپاستانەکەم ئامادەی ئێوە و من هیوادارم لە دیدارەکانی کەیە ئەمڕۆ چەندێکین دیداری دووەم و سێم و چوارەم ئەمە یەکەمین دیدارە زۆرترین خەڵک ببینم چونکە بەڕاستی گرنگە و منیش وعدیەوەتان پێ ئێم لە هەر دیدارێکە 200 تا 1000 کتێب ببەخشینەوە بەبێ بەرامبەر ئیتر ئێوە خۆتان هەستان کرد دۆنیشتنی ڕێکخراوەکە بکەن هاوکاری ڕێکخراوەکە بکەن ئەوە دەردی ئینگلیز دەڵێ و ئێڤە بە دڵی خۆتانە بەڕاستی زۆر گرنگە ئێمە مناڵانمان فێری کوردی بکەین قوتابخانەی کوردیمان هەبێ زۆرمان هەوڵڵاوە بڕوا بکە ئەلێوا دانیشتم خۆم ئەزمموی 21 ساڵ کاری ڕێکخراوەیم هەیە لە بەردەم یەکێک لە بەرپرسەکانی ڕێکخراوەکانی بەرپرسی ڕێکخراوەکانی وێست میدلاند بێرمینگام دانیشتوم وەکو قوتابی شتم لێ وەرگرتووە یعنی ئێمە با خۆمان لێ نەبێ بە پرۆفیسۆر ئیتر ئێمە هەموو شتێکی با بە من قوتابی و ئێوە مامۆستا سپاستانەکەم نشکری تو موزیک باشە گیان لەسەوە سلااو لە جەماعەت سلااو لە هەمووتان داوای عەفوتانە کەمەگەر کەمێک ئێسترس و دڵهۆرەم ببێت لە ناو دڵی خۆما چوون شاعرێکی هەورامیشم تا ئێستش لە هیچ سەحنەیەکە حاضر نەبووم داوای عەفو لە هەمووتانەکەم شعرێکیش کە دامناوە بۆ مەحسا ئەمینی کە ئینقلابێکی کرد بەناو ئینقلابی ژینا ئەم شعرەش من پێشکەش بە جەماعەت و پێشکەش بە ڕێکخراوەکانی کورد لە بریتانیا لە تەواوی بریتانیا داوای عەفوشتان لێ یەکەم کە شعرەکەم بە زاراوەی هەورامیە نامت مەحسابێ فامیل ئەمینی پەیامەت ئاردە سەر و زەمینی جەلابیەیت شار و سەقزی ئومێدەوارنا کوردی سەروزی ئینە حەقیقیە یاکو خەیاڵە باوڕش پەی من سەخت و مەحاڵە ماچا کوردستان شیوەن و قاڵە دەس و زاڵمی حرفرە زاڵە مامەڵە کەرا بەشەر بەکاڵە داخی داخانم ئینەکەی حاڵە بەهانە و مەردەی ڕووسەری و شاڵە ئامانە و ویرما وێردە و ساڵە نوتقم نەمەنەن زوانم لاڵە ئاغجە هەناسەیم چنکاڵی کاڵە کەوتەن ئاسمان هەورە سیاوە سیا و شاپۆشتەن سەقز تاپاوە داخی کۆنێما تازێ کریاوە موسیقای جبیەن هەیلاوەلاوە خەم بیەن ئاغە و مەسیحایاوە زوحاک وەشیشە چکۆنی کاوە ژیوای نەمەنەن گرجار و تاڵە ئاغجە هەناسەیم چنکاڵی کاڵە محکەمە کریای بێجرم و تاوان داغدارێ تۆنمێ ئازیزم باوان بڵیە پەی زوڵمی تاکۆگەیاوان گرکەس گوڵکۆ تۆش وەدیدە ساوان واران و هەڵسان جەدیدە و چاوان کوێسانیچ خەمبار شاخی شەتاوان خۆراک ماغەما و زاخ و زوخاون تازیەبارێن مێ هەم پیر و لاوان ژیوای بەبێت و ڕوح و مەحاڵە ئاغجە هەناسەیم چنکاڵی کاڵە خەبەر و کۆچی تیاوا بە دنیێ
وەشی و دڵوەشیش جەدڵا کنیێ ڕۆشنایی دیدە جە چەماس نییە گوڵجە گوڵستان یۆیۆوە چنیە فەلەک هەر خەفەت وەبان دڵبنیە ڕەفیقی بێت و گردبا بەتەنیە بەرگ و گۆراڵا یۆیۆوە شنیە جەتاوە و دووریت یەهەرێ جنیە تۆنی ئازیز و سەروەرە واڵە ئەغجە هەناسەیم چنکاڵی کاڵە بیناییم لێڵە پێ ئەلا و تاتەیت پێی دووکەڵی سیا و جەبان و یانەیت پێی عەکسە و دیوار قەوارە و شانەیت هەم پێی گۆزەڵی وەشڵەکێ شانەیت پێی گجی سوور و سخمە و فەقیانەیت یا پێی وێوڵەکێ دەوران زارۆڵەیت هەم پێی ئاوێ وڵات جە بازار سانێت پێی ڕوخساری جوان دیمەن وەشڵالەیت چیانە ژیوای بێتۆ مەحاڵە ئەغجە هەناسەیم چنکاڵی کاڵە شەرتەن تا مەردەی نەشی جەویرم واڵە وەشڵالێ جوانەکێ و ژیرم جەداخ و مەرگیت بە جوانی پیرم بەش حەقەت سان و خوای دەستگیرم داخی داخانم بەستەی زەنجیرم بەس دەستی زاڵم دەست و پاگیرم هەوران وەسێشە ئیگە مەجاڕێ کی زەمانە معزەرەت کی حەقە پسان و ئەچی ڕۆزگارێ لوای جەلامە وەش قەوارە و باڵە ئەغجە هەناسەیم چنکاڵی کاڵە پێشکەشی هەمووتان بێ داوای عەفوتان لێ یەکەم ئەگەر ئێسترسیشم هەبوو نەمتوانی جوان بیخوێنمەوە. زۆر سپاس بۆ کاکسی جەلال هەورامی بۆ شیعرە هەورامیەکەی لە ڕۆژهەڵاتی خۆشەویستەوە. پێم وابێ هەمومان کاتێ لە پۆلیسەی ناوەندی دڵە کێشین و سکوڵی لەم لاو سکوڵی لەو لاو شاخوێن بەر و شاخوێنەر ئەم شعرم بۆ ئەوەیە هیوادارم بەدڵتان بێ. ڕۆژێک کە هاتمە پۆلەوە گشت خەیاڵم هاو بۆ لای تۆ ڕۆژێک کە هات بە پۆلەوە گشت خەیاڵم هاو بۆ لای تۆ پێمەوتن بۆ کوێ ئەڕۆن خەیاڵەکانم بەبێهۆ وەکو هەتی و گیان هێشتم نازانم بۆ هاتن بۆ لای چاوەکانت دوا گیانێژ منی نامۆ سێهەم ڕۆژی ئیمتیحان بۆ ئەو ڕۆژە هیچم نەزانی تەنها فکرم لە لای تۆ بوو ئاخو چۆن بێ چاوەکانی مامۆساکەم داوای لێ کرد وێنەی دڵی بۆ بکێشم وتم مامۆسا ببوورە ئێساکە زۆر بەپەرۆشم ناچار دڵێکم بۆ کێشا بەپەلە نیوەیم ڕەش کرد لە جیاتی سکۆڵەکانی من تیرێکم حەواڵە کرد بۆ دیاریکردنی بەشەکانی لێرەوە شتێکم هاتەوە بیر لە لایەک یەکەم حەرفی تۆم دانا لە لایەکیش کۆت و زنجیر کە وەرقەکەم وەرگرتەوە تەنهایە نابووم یەک نمرە مامۆساکەم لێی نووسی بوو ڕۆڵە عەشق نییە زیندەوەرە عەشق نییە زیندەوەرە دەستان خۆش بێ چاتە ماچەکە ژیان ئازاری لێ پشکوت شەرمەزاری بەهار یەکەم عمری نزیکە لە تابوت من لە هیجری دووری ئەوان چاوەڕوانیم مەشکی سوورە خەمی دڵم زۆر لێچنی لەم هەوارە چۆڵ و دوورە خەزەڵوەری ڕێگایەکەم تازە بەهارم دڵتەنگە لە وەعدی خۆی چواردە نەهات پایزانم شەوە زەنگە نەحاڵی بووم لە هاتنی نەپێم زانی لە دیداری تازە وەلی دێوانەیە بە تاوانی ئەوینداری
ئەی پاییزی زەردی خەزان ئەی خەیاڵی پڕ لە تاسە زۆر ێوارەم دڵم مەگری بۆ شەقامێ لە بۆ پیاسە ڕەنگەکانت گشتی ماتە بۆ هەڵوەرین و پێشوازی دڵم غەرقی سووتان دەبێ لە بێدەنگی و لە بێنازی ئاشنام دەکەی بەم وەرانە دڵم دەبەی بۆ تاسە و دەنگ کۆڵان و جادە هەر ڕووتە وەک ئاساری پاژماوەی جەنگ تروسکایی هەوری تاڵە تروسکایی هەوری تاڵە خەونێکە بێ هەستانەوە شەمعی ئەوین خامۆشیە دوور لە دەنگی مەستانەوە کە دەبینم خونچە و چرۆ وەکو عومرم وانەکبەتە طبعا لە پاییزە کە دەبینم خونچە و چرۆ وەکو عومرم وانەکبەتە تروسکایی شەوانی من هەر تاڵیە لە غوربەتە لەم بازاڕی وەرینەدا هەزار ڕازی بەبێتۆیی ئێستاش لە ناخە ئەسووتێم بۆ ئەوینەی لە من ڕۆی پاییزانم زۆر خۆشەوێ پڕە لە چیرۆکی تەمەن حکایەتی گەڵاز زۆرە لەگەڵ گوڵ و کات و زەمەن حەسرەتێکی پڕ لە داخ و شەوی بارانی پڕ لە تەم لەگەڵ گەڵاز زۆر دواوم لە ناو کۆچ و تۆماری خەم پاییز شەوی مات و غەدر پڕ لە شەراب و پێکەوە زۆر شەوانێ بە گفتوگۆ دادەنیشین بە پێکەوە لە تارمایی هەست و ڕۆحە منیش هەناسەی شەو ئەچنم لە ناو ماڵی ئەم پاییزە تەنیا و تەنیا گەڵاو منم زۆر ئاوێنەی ئەم ڕۆحە پڕ لە مەراقی ناخۆشە شەم لە باخی بۆکێنیدا وەلی لە ماڵی خامۆشە من خەیاڵم بۆ عەشقی ئەو وەکو تریفەی مانگەشەو لە بێداری خەوم گرێ بەڵکو لە خەو ئەو بێتە خەو ئەی پاییزە ڕەشپۆشەکە ئەڵەی ناخی جەستەی منی با پێکەوە تێر تێر بگرین وەکو باران بەهێ منی یاخیبوونم پڕ لە ڕۆح و سرم وشەی وەک نەزۆکە کێ لەگەڵ خولیای عشقم گەی بەم ڕۆمانی پڕچیرۆکە تا بێتە من پڕپرسیارە وەک شمشاڵی دەمی ژەنی و وەکو درەختی ڕووتەڵا منیش لێڵی بەختی هەتی و زۆر دەمێکە هەڵوەریوم لە ناو ناخی کات و تەمەن وەک ڕێبوارێ دێم و دەچم هاکا بوومە تەمی زەمەن ڕێبوارالانی زۆر سپاس شمیرانی کورد لێرەدا
دیداری مەولەوی بەجێ دێڵین هەتا دیدارێکی تر. خۆشەویستانی کەناڵی بیکەیفۆ لە هەر کوێیەکەن سڵاوتان لێبێ. من شەموس نادرم، شەموسی خۆتان لە کەناڵی بیکەیفۆ. وەک دەزانن کەناڵی بیکەیفۆ لە خزمەتی کوردانی بەریتانیا و ئەوروپایە بەبێ جیاوازی. کەناڵی بیکەیفۆ کەناڵێکی سربەخۆ و بێلایەنە لە وڵاتی بەریتانیا. بیکەیفۆر ستایڵی نوێ، بەرنامەی جوان، خزمەتی باش، دەنگ و ڕەنگی کوردانی تاراوگە.